سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکانی هەوڕێم چۆنن باشن؟ ئەم ڕۆژ من لە ڕۆژهەڵاتی کوردستانم لە شاری سنەی جوان شاری سنەی ڕازاوە لێرە لە شاری یاریە بچکۆلەیە هاتووین چاوپێکەوتن لەگەڵ کۆمەڵێ مناڵی عەزیزاکەی ئەمەوێ پێتان بڵێم کۆمەڵە مناڵی جوان بوو خۆیان هاتوون لێرە یاریەکەن یەکێک لەوانە ئەم دوو مناڵە نازدارن چۆنن؟ باشن؟ ناوت چییە تۆ؟ سۆلی. ئەی تۆ ناوت چییە؟ ئێوە خوشکن؟ ئەی تەمە درێژ بن ماشەڵڵا کە جوانن ئەمانە زمانەکەی من بەباشی تێگەن وا بزانم ئەمانە زوو زوو هاتوچۆی شاری سلێمانیەکەن ئێوە ئەتوانن هۆراوەیە شعرێکم پێشکەشکەن؟ دەی سمۆرێ هاوڕێمە لەناو پۆلیشدا پێمە زۆر بریایە و بچووکە خنجی لەو هێسک سووکە پێمان دەڵێ وریابن لە دەرزا زۆر ئازابن هەر جارێ و بە بابەتێ فێرمان دەکا پیتێ بەلاشە چەند بچووکە خێندە چاپا و چاپووکە سپاس بۆ تۆ هاوڕێگیان خۆشمان دەوێ وەک چاومە ئەفەرین هەر بژین سیرکە گۆرانیش هۆراوەشیان بەباشی لەبەرە لەگەڵ ما بن باچین بۆ لای مناڵەکانی تر فەرموون سەرەوە ئەو پەنجەرەیە دەی ئەوەی ئەو سەر ئەو سەر ئەو سەر دەی خێرا 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 خوارەوە 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 گڕی گرت دەی ئەو بەر ئەو بەر ئەو بەر ڕۆ سەرەوە دەی ئەفەری تەڕیش بوویت تەڕ بوویت دەی دەی ئەو بەر ئەو بەر ئەو بەر دەی ئەفەری خوارەوە خوارەوە ئەفەری کوژایەوە دەی ئەوەی تریش ئەوەی تر خوارەوە بەرەبەر سیرکە سەرەوە سەرەوە ئۆی گڕیگەر ئەفەرید سڵاو بڕێ لە ئاشووە ئەوە بۆ یێزانیبان بۆ یێزانی بەردووکە هەر بژی ئەو گۆرانی خۆشە لەکوێوە فێر بووی ئەفەرید چۆنی ناوت چییە؟ من سۆلینا سۆلینا چۆنی؟ هیچێ باشی؟ ئەی زۆر سوپاس سۆلینا لە مەدرسەی؟ لە کلاسی چەندی؟ منە دوومەچم بۆ سێ ئەفەرین سۆلیناوە چی بوو یاریە خۆشەوە کرد؟ حەریق
ئەگەر کوژانەوە وایە ئێستا ئەمە چی بوو ئەو خانووە گڕی گرتۆ کوژاتەوە زۆر باش بووی لە یاریەکە سۆلینا تۆ حەزت لەم یاریانەیە یان حەزت لە یاری کۆمپیوتەر و مۆبایل و ئایپاد و شتانەیە من حەزەکەم بۆچی ئەم یاریانە سوودیان چییە؟ ڕۆگیان مردم نەجاتان ئەفەرین زۆر باشە لەبەر ئەوەی یاری کۆمپیوتەر وشتی وا چاومان کەسەکە ئەو کاتە ئێمە ئەبێت چاویلکە لە چاوکەین چاوەکانمان ئازاری پێگا وایە؟ باشە تۆ حەزەکەی کە گەورە بووی لە مەدرسە و تاوا کرد ببی بەچی؟ من حەزەکەم بمە بازیگەر بەڕاستە؟ ئافرین هەر زۆر باشە ئەو کارێکی زۆر جوان و پیرۆزە ئەبێ خزمەتی وڵاتەکەی خۆ بکەی ئەبێ خزمەتی نیشتیمانەکە بکەی خزمەتی کوردستان بکەی وایە؟ ئافرین باشە پرسیارێکی لێەکەم لەسەر ئەم یاری ئاوە ئاو ئەبێ لە چ کاتێکا بەکاربێنی؟ وەختە بۆ نزافەت وەختەوە مسواکەن بادیشی مثلا وەختەوە دەم و چاومان ئەشۆرین ئافرین ئەی باشە ئەو بۆچی گرنگە لە ژیانی ئێمەیە؟ بەخاطر ئەوەی کە ئەگەر ئاونەوێ دیاکان وشکان حیوانەکان ئەمە ئەگەر ئاونەوێ زندگی بۆ مردم فرە سەختەوێت ئافرین زۆر ڕاستە لەبەرەوەی ئاو نەبێ گژ و گیا سەوز نابێ دار و درەخت نامێنێ ئاژەڵەکان بەرەو لە ناوچوو نەچن ئێمەش خۆمان وردە ژیانمان نامێنە و وردە وای لێ مرۆڤایەتی لەسەر زەوی کەمە بێتەوە وایە؟ باشە تۆ ئاو بە فیڕۆیی؟ یعنی ئاو بە زیایایی؟ گرنگی بە ئاوەیی؟ ئافرین تۆ مناڵێکی زۆر باشی پێویستە بە مناڵانی تریش بڵێ چاوتان لە ئاو بێ پێویستە ئاو بە فیڕۆنەیە لەبەر ئەوەی ئاو سەرچاوی ژیانی هەمومانە وایە؟ ئەفەری بۆ تۆ سۆلینا هەر بژی زۆر سپاس بۆ تۆ هاوڕێکەم کاتێکی خۆش خواحافیز دەی خێرا بۆنە دەی زیاتر بڕۆ بەردەوام بە دەی خوارەوە سەرەوە ئەفەرین ئەمبەر دەی زۆر باشە ئەفەرین دەی خوارەوە دیکوژێنەرەوە خێرا دەی سەرەوە ئەفەرین ئەمبەر خوارەوە دەی ئەفەرین زۆر باشە بەردەوام بە سڵاو چۆنی؟ خاسی؟ فرە خاسم ئەی تۆ فرە خاسی یان خاسی؟ ئایە حەزەکەم فرە خاسبی ناو چییە؟ موهەنا ناوێکی زۆر خۆش دیارە یعنی چی موهەنا؟ یعنی شیرین بەڕاستی تۆ مناڵێکی زۆر شیرینی موهەنا ئافرین موهەنا باشە تۆ لە مەدرسەی؟ لە کلاسی چەندی؟ دوو ئافرین ئەی دوای کلاسی دووە بێ بچیتە کلاسی چەند؟ چواریان سێ ئافرین هەر بژی موهەنا باشە تۆ بۆ حەزت لە قوتابخانەیە؟ حەزت لە مەدرسەیە؟ بۆچی؟ چونکە مەدرسە نەوێت من ناتوانین دەست مەسەڵان چیت بنووسین چیتر؟ ناتوانین هاوڕێ پەیاکەین ناتوانین فێری زانست و زانیاری و عیلم بین وایە؟ ئافرین باشە حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ دکتۆر بۆچی؟ چونکە ئەگەر دکتۆر نەوێت مەریزەکە ئەمرێت بەڕاستە کەواتە تۆ چارەسەری مەریزەکەکەی چارەسەری نەخۆشەکەی وایە؟ ئافرین باشە موهەنا پێم بڵێ تۆ ئاو زۆرە خۆیتەوە؟ بۆچی ئاو زۆرە خۆیتەوە بۆچی گرنگە بۆچی موهیمە؟ چونکە ئاو فرە لازمە بۆ بەدەن ئافرین زۆر باشە موهەنا ئەی پرسیارێکی ترە لێەکەم ئاو تەنیا بۆ خواردنەوە گرنگە؟ بۆ شتێتری شەوێ مەسەڵان ئاو بێ بە گۆڵ دەست بشۆری دەچاو بشۆری حمام بکەیت بۆ شتێکی تریش موهیمە کشاوەرزی ئافرین بۆ کشت و کاڵ بۆ دار و درەخت وایە؟ ئافرین ئەی تۆ لە وەرزی هاوینە زۆر خۆتە شۆی زۆر حەمامەکەی؟ بۆچی؟ چونکە ئارەقەکەین ئەگەر ئارەق بکەین بۆی بیتامان تێت و ڕاستەکەی بۆنی ناخۆشە بێ وایە؟
وایە ئافرین موەنا ئەی تۆ هۆنراوەیە شتێکم پێشکەش ناکەی هۆنراوەیەکم بۆ بڵێ شعرێک شعر ماسی خانم ناو دەریا چاشێویدا بەسەریا کەفتە ڕێگا خرتەخر شیرین وردە ورد ماسی خانم چاشوینەوە ماڵەکان ماسی خانم کۆشینەوە ماڵەکان حەشینەوە وەختی چ بۆ ناکوردی جیجی سەردەواڵە بوو تەواو ئەفەرین یەکچە بڵێ بێز بۆ خۆ دەی یەکچە بڵێ قایب هەر بژی مۆناگیان مۆنا تۆ پێ خۆش بوو من ئەمڕۆ هاتم بۆ شارەکەیەوە بۆ سنە بۆچی منە خۆشەوێ منیش تۆ فرە خۆشەوێ زۆر سوپاس هاوڕێکەم هیوادارم جارێکی تر بتوانم بێمەوە بۆ شارەکەتان و بوو بینمەوە بە دیدارە شادمەوە باشە زۆر سوپاس بۆ ناخوا حەفیز وا لەگەڵ وا حەفیز باشی زۆر سپاس ئەوە بازی چیتە کرد باسکە ئافرین یاریەکی خۆشە ئەی لە مەدرسەیکەی ئافرین زۆر باشە بۆ حەزت لەم یاریەیە باسێکی خۆشە باڵامان بەرزەکە بۆ تەندروستیمان باشە ماسوولکەکانمان بەهێزەکە وایە ئافرین ناوت چییە شنیا واتای چی یعنی چی ناوەکەەوە شنەیبە ئافرین هەر بژی شنیا لە مەدرسەی لە کلاسی چەنی نۆ ئافرین هەر زۆر باشە حەزت لە مەدرسەیە زۆریان کەم فرێیان کەم فرە باشە حەزەکەی کە مەدرسە و تەواو کرد ببی بەچی ئافرین زۆر باشە بەردەوام خوێنە هەوڵ بە لە خوێندنەکە و بەردەوامی باشە ئافرین باشە با پرسیارێکی لێ بکەم چەند جۆر ئاومان هەیە چی و چی شیرین و شۆر واتە سوێر وایە شۆر لە دەریاچەکانە هەست شۆر بۆ خواردنەوە بێ ئەی شیرین باشە شیرین کامەیە شیرین ئاوێکەوە خۆمان مەسرفیەکەین ئافرین باشە پرسیارێکی تر ئەو تەنیا بۆ مرۆڤ گرنگە بۆ مرۆڤ مهمە ئەی بۆ بەشەر کامل زندگی بەشەر مهمە بۆ چیتر بۆ زندگی بەشەر بۆ ئەدامەی حەیات ڕاستە ئافرین بۆ گشت ئاژەڵان بۆ گشت بوونەوەرانی سەرزەوی ئەگەر ئاو نەبێ ژیان لەسەر زەوی نامێنێ وایە ئافرین حەزت لە مەدرسەیە ئەی لەگەڵ هاوڕێکاتە چۆنی لە مەدرسە هاوکاریانەکەی لە دەرس و وانەکانە ئافرین زۆر باشە هەر بشی زۆر دڵخۆش بووم بەناسینە ئەی تۆ دڵخۆش بووی بە هاتنی من بۆ شارەکەتان زۆر باشە سەیرێکی دووربینەکە بکە سەیری کامێرە بکە بڵێ زیتەڵا بەخێر بێ بۆ شارە جوانەکەی سنا بەخێوی بۆ شارە جوانەکەی سنا زۆر سپاس هاوڕێکەم زۆر دڵخۆش بووم بەناسینە زۆر سپاس بۆ بەخێرهاتنەکەشە وا حەفیز سڵاو ئەی لەیبە نەترسم لە سیلاح وشتیوە لەیبە ئافرین چۆنت باشی ناو چییە تۆ ماردین یعنی چی بزان مەزانی ناوێکە کوردی ناوی شارێکی کوردیە لە باکووری کوردستان وایە ئافرین هەر بژی ماردین تۆ لە مەدرسەی لە کلاسی چەنی هەفت ئافرین زۆر باشە حەزت لە مەدرسەیە حەزت لە مەدرسەیە چەندێک زۆر فرە یان کەم زۆر باشە حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی هەرچیتر من نەزانی حەزەکەم ببی بەچی ببی بە موهەندیس باشە بۆ ئەوەی خزمەتی وڵاتەکە و بکەی خزمەتی نیشتیمانەکە و بکەی بۆ ئەوەی شتی باش دابێنی باشە ئافرین باشە پرسیارێکی لێکەم ئاو بۆچی گرنگە لە ژیانمانە ئەو ئەگەر نەوێت شتە یاکان وشکەون وایە حیوانەکان ئەمرن دنیا ئەگەر ئەو نەوێت لە ناوە چێ ناو ئەچیت وایە ئەو کاتە ئێمەش لەسەر زەوی نامێنی وایە ئافرین ئەی تۆ چۆنی
خۆشبی باشی خۆش ناوت چییە؟ ئێلاس ئیلناس باشە ئێوە خوشک و بران نا ئەی چی یەکەن؟ هاوسنگ هاوسێن ئەیە زۆر باشە دەبێت کە هاوسێن بێکەوە نا ئەی کەواتە هاوڕێی یەکەن وایە؟ ئەرێ باشە ئێوە لە کۆڵان بێکەوە یاریەکەن وازیەکەن ئەرێ زۆر باشە کەواتە ئەبێ بەردەوام بن لە وازیکردن و لە یاریکردن باشە باشە پرسیارێکیش لە تۆکەم سوودی ئاو چییە؟ ئەبێ ئاو چۆن بەکاربێنی؟ ئەو مەسرفکەین وەلێ کەم وەختێکیش ئەچینە حمامگاکمانە سەرمان بشۆری شامپۆکانی لەسەرمان وەلێ ئاوەکە ئەوەسین تامووی سەرمان تەمیزەکەین بعد ئاوەکە باز دەکەین ئیتر سەر و شتێژمانە شۆ ئافرین کەواتە نابێ زیان مەسرفی لە ئاوا بکەین وایە؟ وای باشە پێم بڵێن ئەوە ئێوە ئێستا یاری چیتانە کرد؟ ئێمە خەیبوون کایمانە کرد بە سیلاح؟ ئەرێ ئافرین ئێسا بۆ یاریکردن قەیناکە وازیکردن بە سیلاح بەڵام بەڕاستی نابێت دەستکاری سیلاحکەن باشە چونکە سیلاح دوژمنی مرۆڤە مرۆڤایەتی لە ناوە بە ئێمە پێویستە بۆ شتانە یاریکەین کە سوودی هەیە بۆ مێشک و بۆ بیرکردنەوەمان بۆ نمونە یاری شەترەنج یاری باسکە یاری بالا ئەو یاریانەی کە وەرزشن باشە؟ ئافرین هەر بژین یەک چەپڵی بەهێز بۆ وەردووکتان دەی یەک چەپڵی قایم هەر بژین زۆر سوپاس هاوڕێکانم وا حەفیز خواتان لەگەڵ سڵام سڵام چۆنی خۆشی باشی ناو چییە؟ سەرۆک سەرۆک ناوێکی زۆر کوردی و خۆشە ئەی ئافرین سەرۆک سەرۆک ئەوە تۆ بۆ چی هاتووی بۆ ئێرە ئەمڕۆ؟ هاتم بۆ ئێرە بازی بکەم ئێ؟ یاری لە شتێک واکمات دوای ئەوەی شت لێ هاتیمە لێرە خۆشی وینم نا بڕم سەر مەباتە لە چاوم ئازیێتکە ئێرە خۆشێکە ئافرین زۆر زۆر باشە مناڵەکان نەزان ناڵێ چی ئەم ئازیزە بۆ یاریکردن هاتۆ بۆ ئێرە لەبەر ئەوەی ئێرە یاری زۆر خۆش و زۆر باشی لێیە هەڵێ هاتووم لێرە یاری بکەم نامەوێت یاری کۆمپیوتەر و مۆبایل و ئەو شتانە بکەم لەبەر ئەوەی چاوم عەزێتی پێگا ئێستا تەواو بووە لە یاریە چاوەڕێ دایک و باوکی بێنەوە بە شوێنیا و لەگەڵەوە نابڕۆنەوە تۆ هەموو کاتێکە یەیتە دەرەوە ئەوە لەگەڵ خێزانەکەتە چتە دەرەوە لەگەڵ عایلەکەتە ئەرێ زۆر زۆر باشە ئەی باشە پێم بڵێ لە مەدرسەی ئامە مدرسە ئافرین لە کلاسی چەنی چوارمە چوە زۆر زۆر باشە حەزی لە مەدرسەیە ئەرەوە بۆچی؟ خاطرەوە لە شتێ فێرەوین کە لە ئایەندا کارە خۆشمان ئافرین ئەبێ لە ئایندە بی بە کەسێکی زۆر باش بۆ نیشتیمانەکە و بۆ وڵاتەکە و بۆ کوردستان ئەبێ خزمەتی نیشتیمانی خۆ بکەیە بێ نیشتیمانی خۆ و فرە خۆش بوێ وایە؟ ئافرین باشە پرسیارێکی لێکەم تۆ ئاو زۆرە خۆیتەوە؟ باشە ئاو بۆمان گرنگە یان نا؟ زەرورە؟ ئافرین باشە ئەگەر بینی و لە شوێنێکە ئاویان بەرراوەتەوە ئەو بە فیڕۆ ئەچێت تۆ چیەکەی؟ من یا ئەڕم خەبەر یان پیامێژم ئاوەکە بۆ سیا خۆمەڕماوە کاوەسم ئافرین بۆ چیم کاراکەی؟ بەخاترەوە کە ئاو مەسرف نەوێت زۆر زۆر باشە دەکەواتە ڕێنمایی مناڵان بکە بڵێ پێویستە مەسرفی زۆر لە ئاوا نەکەن ئاو بەرنێنەوە لەبەرەوەی ئاو سەرچاوەیەکی زۆر گرنگە بۆ مرۆڤایەتی باشە؟ ئافرین هەر بژی ئاوڕێکەم هەر بژی سەرۆکان خوان لەگەڵ دەست خۆش خوا حەفیز سڵام سلام چۆنی؟ خۆشبی باشی ناوت چییە؟ نام سامرێندا سامرەند یانی چی؟ یعنی پاشەیەکە لەم هابات بەڕاستە؟ بەڕاست تۆ چۆن ناوەکەی خۆتەزانی کێ فێری کردووی؟ وڵا باوکم فێرمی کرد بەڕاستیتە؟ ئافرین ئەی تۆ منە ناسی؟ من ناو چییە؟ ناو زیتەڵەیە ئافرین باشە سامرەند تۆ چۆن منە ناسی؟ منە لەکوێ بینیوە؟ لا لە تەلەڤیزیۆن دیتومە ئیتر ناو کەوت ئیتر وتم ناو زیتەڵەیە ئافرین زۆر زۆر باشە زیتەڵەیە خۆتۆ لە عێراق بووی چۆن هاتی بۆ سنە تۆ نازانی من هەموو شوێنێکە گەڕێم کە هەر شارێک بێ هەر لادێک بێ هەر گوندێک بێ کە مناڵی کوردی لێ بێ من ئەچم بۆ هەر پارچێکی کوردستان ئەگەر مناڵێکی کوردی لێ بێ پێم خۆشە؟ پێم خۆشە زۆر باشە سامرەند تۆ لە قوتابخانەی لە مەدرسەی ئەرەوەڵا لە مەدرسەم لە کلاسی چەنی؟ وەڵا ئەوەڵم تاو کردارم بۆ دوو بۆ دوو ئافرین زۆر زۆر باشە حەزت لە مەدرسەیە؟ زۆر ئافرین زۆر زۆر باشە ئەی تۆ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ وەڵا حەزەکەم گەورە بم بە مهندس بە مهندس بۆچی؟ چونکە مهندس وشتە خاسە ئێ فۆڵ وشتێنم ئێ شتی وشتە ئێ
ئەفەری زۆر باشە ئەی سامرەت پێ خۆشە مناتون بۆ سنە زۆر زۆر بەڕاستە بەڕاست منیش فرە زۆر پێم خۆشە کە چاوم بەیەوە کەوتووە سامرەن تۆ ناو شاری سنە هەمووی شارەزای بەباشی هەمووی ئەزانی ئەرێ ئێ باشە کەواتە لەگەڵ مابی بچین بۆ لای مناڵەکانی تر ڕۆژانە چاو پێکەوتنیان لەگەڵاکەین ئەرێ زۆر باشە سامرەن سەیری کامێرەکەکە بڵێ سەیری دووربینەکەکە بڵێ مناڵانی سنە زیتەڵا هاتووە بۆ لاتان مناڵانی سنە زیتەڵا هاتووە بلاتان ئافرین باشە پێم بڵێ تۆ خەڵکی کوێی خڵا من خەڵکی مەریوانم ئەی بۆ لە سنەی تر ماڵوشتەمان لە سنێ بە خاتر کاروباری باوکم بەڕاستیتە زۆر باشە کەواتە تۆ مەریوانی شارەزای وایە ئەگەر بگونجێ بێکەوە چی سەر لە شاری مەریوانی ئازیزی شەین باشە زیتەڵا تۆشەم بێ بۆ شاری خۆت ئەی چۆن ناو بەم بۆ شاری خۆم هەر کاتێک هاتی سلێمانی هەولێر کەرکووک دهۆک زاخۆ شارەکانی تری کوردستان هەمووی شاری خۆمانە هاتی بۆ هەر شوێنێ ماڵی تۆیە و شاری تۆیە وایە بڕۆین ئافرین دەی با بڕۆین خواحافیز